سڵاو لە تۆ سەرچاوم ئاوەڵزاوەکان تا کۆبوونەتەوە لێرە ئامانجی کۆبوونەوەکەتان چیەوە تا چەنە گرنگە ئینسان کاتێک بۆ خۆی تەرخانکە لەگەڵ خێزانەکەی خۆیان بۆی کە بێت بۆ ئێرە و سەختی ژیان و ناڕەحەتی ژیانی لێرە چۆنەڵی لە کۆڵ بێتەوە بەدڵنیایەوە بەخێر بێن سەرچاوم هەموو کەس کێشە و مەشاکلی هەیە بەڵام بە تایبەت لە وەرزی بەهاردا خۆشە کۆبیەوە کەسوکارەکان کۆبنەوە بە یەکەوە گەشت بکەن بە یەکەوە سەیران بکەن ئاشتی و تەبایی بەرباب بکەن ژینگە بپارێزن ئیتر و بابەتانە نەکوێوە هاتبوونەوە من خەڵکیڕانیم بەس ماڵم لە سلێمانیە ئەم خەڵکیڕانیە و لە ڕانیەشە ئەوانی تر هەردووکان ماڵێنە سلێمانی و سلێمانیشن هەموو جارێن بۆ دوکانیان جاروبار سێدانگاکە گۆڕن شنەشوێنێکی جیاوازتر وەڵام من بەوەی کە خەڵکیڕانیم جمعەک لێرەم و جمعەک لە ڕانیم لە ڕانیە لەبەر خێزانە دیان نا خێزانم خەڵکی ئێرەیە لەبەر خێزانم جمعەک لێرەم جمعەک لەبەر خۆم دەچمەوە لای ماڵی دایکم باوکم ئەمەچێ بۆ هاوڵاتیان بۆی کە لە کاتی سەردانیکردنیم شۆنە گەشتیاریانە بتوانن پاک و خەیانی ڕاگرن واللهی داوا لە هەمویان دەکەم بە تایبەت لە سەیرانگاکان بە هەر حاڵ بڵین سەحابی سەیرانگاکان دەتوانن پاکخواین ڕاگرن بەڵام لە دەشت و دەر بەڕاستی داوان لێ دەکەم ژینگە بپارێزن بە تایبەتی لە دمبعرەکان لە دوکانی سەرەوە تەماشا دەکەی وێرانیان کردووە لە دەربەندی خان لە نەوڕۆڵیە من چوم یعنی بێزت نایە لە شۆدانیشی لە دوای خۆیان لە دوای سەعات 4 و 5 و 6 ئیدی هیچ شوێنە شوێنی ئەوەی نەلێی دانیشی هەمووی چی ئێستا دەیخۆین بەرماوە شتەکەی قاب و قاچاقی سەفەری و لایلۆن و حتا لەگە ڕێزم بۆ ئێوە دایبیشی لێ بەڕاستی مەحقوڵ نییەوە ئێمە بە خۆمان دابچینەوە پاک و خاوێنی چۆن لە ماڵەوە بەرپا دەکەین با لەوێش لە دوای خۆمان ژینگە بپارێز بین و شوێنی خۆمان خاوێنکەینەوە شوێنی خۆمانە من شوێنی تو خاوێن ناکەمەوە تۆ شوێنی خۆت خاوێنکەیەوە منی شوێنی خۆم هەمووی پاک و خاوێن ڕادەگیرێت بەخێر بێت سەرچاوم لە گەشت و سەیران